سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرین کە دێنە خزمەتی ئێوە لە یەکەم هەڵقەی بەرنامەی بەسەرهات. هەروەکو لە پرۆمۆکە ئاماژەمان پێدا بوو بەرنامەی بەسەرهات هەوڵێکە بۆ نووسینەوەی یادەوەری و بۆ نووسینەوە تۆمارکردنی یاداشتی ئەو کەسایەتیانەی کەوا لە ماوەی ڕابردوودا لە 56 ساڵی ڕابردوودا ڕۆڵیان هەبووە لە ڕووداوەکانی کوردستان و عێراق و ناوچەکە. ئێمە هەوڵەدەین لە بەرنامەی بەسەرهاتدا ڕووداوەکانی کوردستان و عێراق بە زمانێکی کەرکووکیانە بنووسینەوە، بواتە هەوڵەدەین بزانین ئەو ڕووداوانەی کە لە کوردستان و عێراق ڕوویاندا چ کاریگەریەکیان بۆ سەر کەرکووک هەبووە، چونکە کەرکووک بە درێژایی مێژووی خۆیدا بەردەوام چەقی ململانەکان بووە لە نێوان شۆڕشەکانی گەلی کورد و هەروەها لەگەڵ حکومەتایەک لە دوایەکەکانی عێراق. ئێمە خۆشحاڵ و بەختەوەرترین کە لە یەکەم هەڵقەی ئەم بەرنامەیەدا هاتوونێتە ماڵی زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین گلی کە وەکو کەسایەتیەکی و هەروەها وەکو تێکۆشەرێکی دێرینی باڵی مەکتەبی سیاسی کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ساڵانی 50 60 و 70کان کە چەندین بەرپرسیارەتی حزبی و هەروەها پیشەیی و هەروەها سیاسی لە ئەستۆدا بووە و هەروەها چەندین ڕووداوی بینیوە و چەندین ڕووداوی بەسەردا هاتووە. ڕووداوەکانی ئەم کەسایەتیە بەشێکە لە مێژووی گەلەکەمان. بەلای ئێمەوە بۆیە گرنگە هاتوینەتە ماڵی مامۆستا نەجمەدین گلی بۆ ئەوەی کەوە قسەی زیاتر لەسەر ئەو وێزگانە بکەین کە بەسەر مامۆستادا هاتووە. سەرەتاش دەچینە لای راپۆرتێک و پاشان درێژە بە بەرنامەکە دەدەین. نەجمەدین محەممەدگلی لە گوندی زەند مەلای یوسف لە ناوچەی هەفتەغاری سەر بە قەزای داقوق لە ساڵی 1943 چاوی بە دنیا هەڵهێناوە. هەر لە مناڵی وەستی کوردایەتی لە ناخیدا چەکرە دەکات و وە خۆی دیجێڕێتەوە کاتێ خوێندنی سەرەتایی تەواو کردووە چۆتە ماڵی خاڵی لە بەغدا و لەبێ لە سەردەستی مامۆستا ڕەفیق حلمی کە بەڕێوەبەری ناوەندی جعفەر بووە دەخرێتە بەر خوێندنی ناوەندی. بەڵام لە ناوەندیەکی تر بە ناوی ناوەندی ڕەشید نەجمەدین گلی دەڵێت مامۆستا ڕەفیق حلمی دەستمی گرت و بردمی لە ناوەندی ڕەشید لە حەیدەرخانە قەیدمی کرد و داوای لە مامۆستاکان کرد چاویان لێم بێت چونکە خوێندکارێکی کورد بووم و زمانی عەرەبیم بە باشی نەدەزانی. دواتر دەگەڕێتەوە لە ناوەندی غەربیە لە کەرکووک درێژە دەدات بە خوێندنی ناوەندی و پاشان لە پەیمانگەیەکی نەوتی تایبەت بە کۆمپانیای نەوتی کەرکووک وەردەگیرێت کە ئەو کاتە کۆمپانیاکە بەدەستی کۆمپانیا بەریتانیەکانەوە بووە و خۆی دەڵێت لە 600 کەس 6 کەسیان وەرگر کە ئەو یەشێکیان بووە. سەرەتای پەیوەندی بە سیاسەتەوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1957 کاتێک لە سەردەستی شەهید عەلی عەسکەری پەیوەندی دەکات بە ڕیزەکانی ئەو سای پارتی و پاشان لە یەکێتی قوتابیان درێژە بە خەباتی خۆی دەدات. لە سەروبەندی شۆڕشی ئەیلولدا ڕۆڵێکی بەرچاوی سیاسی هەبوو و چەند بەرپرسیارەتیەکی حزبی لە ئەستۆ بووە، لەوانەش ئەندامی لیژنەی پەیوەندیکردنی تێکۆشەران و شۆڕژگێران بووە بە شۆڕشەکەوە. هەروەها بەرپرسیارەتی لیژنەی ناوچەکانی کەرکووک و کفری لە ئەستۆ بووە وەک کارژێڕی لق کاری کردووە. لە کاتی دابەشبوونی پارتی بۆ هەردوو باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی نەجمەدین گلی پشتیوانی هەڵوێستەکانی مەکتەبی سیاسی دەکات و لە ماوەی دابڕانی نێوان هەردوو باڵەکەش ڕوبەڕووی چەندین کێشە دەکرێتەوە. جگە لە پەیمانگای نەوت خوێندنی ئامادەییشی تەواو کردووە و چەندین خولی تایبەتی بە کادرانی حزبی و پیشەییەوە بینیوە. هەروەها لە قاهیرەی پایتەخت بەشداری لە خولێکی ڕاهێنانی پەیمانگای پترۆلی عەرەبی کردووە. لە ماوەی ساڵانی خەباتی خۆیدا دووچاری چەندین تەنگ و چەڵەمە بۆتەوە و چەند جارێک دەستگی کراوە و ماڵی تاڵان کراوە یاخود لەلایەن حکوومەتەوە دەستی بەسەردا گیراوە. هەروەها لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلولیش لە ساڵی 1975 نەفی کراوە بۆ شاری دیوانیە و بەهۆی ئەوەی تێکۆشەری دێرین بووە و پۆستی حزبی لە ئەستۆدا بووە هیچ لێبوردنیەک نایگرێتەوە لەبەرەوەی ئامادە نەبووە سازش لە بیر و باوڕی خۆی بکات تاوەکو ڕوخانی ڕژێمی بەعس لە شاری دیوانیە دەمێنێتەوە. دوای ڕوخانی ڕژێم لەلایەن سەرۆک مام جەلالەوە کراوەتە لێپرسراوی پەیوەندیەکانی مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاروباری شارەکانی باشوور لەوانش دیوانیە و نەجەف و سەماوە و ناسڕیە و بەسڕە. دواتر لە ساڵی 2007 لەسەر داوای خۆی بەهۆی عەشقی بۆ کەرکووک و کوردستان گەڕایەوە بۆ زێد و نیشتیمانی خۆی و لە کەرکووک نیشتەجێ دەبێت.
مامۆسا حەزەکەم لە سەرەتادا سەرەتای بەرنامەکە بۆ دەست پێ بکەم دیارە جەنابەت هەڵگری نازناوی گلیت گل وەکو عەشرەتێک ڕەچەڵەکیان چۆنە و ئەم عەشرەتە کوردیە بەگشتی لە کۆنیشتە جیێن و هەروەها چ پەیوەندیەکیان بە کەرکووک و گەرمیانەوە هەیە عەشیرەتی گل وەکو محەممەدی مردوخی ئەڵێ لە نەتەوەی مادن لە یافت کوڕی نوح و هەروەها لە ئەسڵا عەشیرەتی گل ئەگەڕێتەوە بۆ کەڵهوڕیەکان عەشیرەتی گل هەژدە دێیە دێهاتەکانی کۆرومۆرە عەزیزبەگە کانی قادرە سۆفی ڕەزایە ئەم عەشیرەتە پێکهاتووە لە چەند تیرەیەک تیرەی مەسەرەن جانەوەژبەگ بەهرامبەگ فەرهادبەگ میرانبەگ عەزیزبەگ کۆخە عاشور ئەم عەشیرەتە لەبەر زروفی نالەباری خۆیان پرش و بڵاو بوونەتەوە سەر کەرکووک و شێخلەگەر و چەمچەماڵ و سلێمانی و لە کەرکووکیش وجودیان هەیە لە چەمچەماڵش هەیە حتا لە بەغدایشن بەڵام عەشیرەتەکە لەبەر ئەوەی لە کاتی خۆی غەدریان لێکراوە دەربەدەر بوونە نەیانتوانیە خۆیان کۆبکەنەوە بۆیە هەمویان پرش و بڵاو بوونەتەوە هەرێکێکیان کەوتنتە جێگەیەکی دوور ئەم عەشیرەتە هەژدە دێیە دێهاتەکانشی کانی قاگر سۆفی ڕەزا کۆرۆمۆری بیچ و کۆرۆمۆری گەورە ئێستا هەمووی لەو ناوچانن هەندێکیان ماون و هەندێکیانیش خەریکی کەسابەت و کرێکاری و موەزەف و شتیوان پێم وایە مامۆسا پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم عەشرەتە و شاری کەرکووک پێم وایە لە کۆنەوە عەشرەتی گل وەکو هەریەک لە عەشرەتەکانی دیکەی ناوچەی کەرکووک و گەرمیان هاتوونەتە شاری کەرکووکیش نیشتەجێبوونە عەشیرەتی گل هاتووەتە کەرکووک ئێستا گەڕێکێک هەیە لە لای حەمام عەلیبەگ ئەوە زۆربەی گلن جاران پیانەوت گیلەر مەحەلاسێ مەحەلەی گلەکان بەڵام ئێستا ئەوانە زۆربیان خۆیان گۆڕاوە یعنی لە وەکو خۆی نەماون بڵێن و حتاکو ناسنامەی عەشیرەتەکەیشان نازانن گل لە کەرکووک زۆرە بە تایبەتی لە گەڕێکی شۆریجا لە گەڕێکی قۆریا لە ئێستا لە شۆراویش چەند ماڵێک هەیە گل وجودی هەیە و ئەو عەشیرەتێشە وەکو باسم بۆت کرد نەتیجەی زۆرۆفی تایبەتی خۆیان پرش و بەڵاویان کردو و نەتیجەی نەهامەتی عەشیرەتی گل تەسحی و فیداکاریەکی زۆری داوە هەموو دێهاتەکانیان لە کاتی حزبی بەعسی ڕووخاو هەمووی خاپور کرا خەڵکی زۆریان سەدان کەسیان ئەنفال کران بە کوڕ و کچ و مناڵ و پیا و نەگەڕاونەتەوە هەمووشی ئەنفال کراون مردن مامۆسا خانەوادەکەی ئێوە چ کاتێک ئێمە هاتوونەتە کەرکووک ئێمە لە کۆنیشتە جێبوون ئێمە لە ئەسڵە باو باپیرمان لە دێی تاڵاو دانیشتوین دێیەکە ئای دووزە کە هاتوونەتە کەرکووک بەوکم ئایلی یەکەمی ئەمری خی کردووە کوڕێکی هەبوو فەخرەدین دوایی دایکمی هاوسەرگیری لەگەڵ دایک من کردووە هاتوونەتە هەفتەغار لە هەفتەغار لەوێ عیدی کەرکووکە داقۆقیانی تاوەق لە ساڵەکانی سیونەوەکانەوە هاتوینە لە سیەکان و ئێمە هاتوونەتە ئەو دێ و دوایی لە چلەکانیش لە پەنجەکانش هاتوونەتە کەرکووک بڵێ مامۆسا سەرەتا حەزەکەم باسەوە بکەم کەرکووک دیارە تایبەتمەندی نەتەوەیی هەیە لە لای کورد یعنی بە درێژایی مێژووی نوێی عێراقیش هەروە بووە بۆ نمونە لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە ئیتر ئەم کێشەیە هەر کاتێک کە بڵێن با بڵێن حرەکەی سیاسی کوردی کە دروستە بێ زۆر جا ململانیەکانی لەگەڵ بەغدایە لەسەر کەرکووک بووە جەنابتیش کە طبعا دووز ئەو کاتە سەر بە کەرکووک بووە سەر بە لیوای کەرکووک بووە لە سەرەتادا سەرەتای وشیاری نەتەوەی حەزەکەم بزانم لە لای نەجمەدینگلی بۆ چ کاتێک ئەگەڕێتەوە چ کاتێک هەستت کرد کە پێویستە بەشداری کاری سیاسی بکەی بۆ کورد من لە ساڵی 57 کە لە قوتابخانەی غەربیە بووم ئەو کاتە تەڵەبە کوردەکان هەمووی بەڕاستی تەڵەبەی چالاک و زیرەک و لە کەرکووک وا باو بوو تەڵەبە کوردەکان حتا کورد بە یەکتری نیانەوە ڕۆژ باش شەو باش ئەم کاتت باش فێر وا بوون
بڵێن مەساء الخێر سەباح الخێر بەڵام ڕۆڵی قوتابیانی کورد بە تایبەتی شەهیدی نەمر عەلی عەسکەری و چەند هاوڕێیەکی تەڵەبە کوردەکانیان وا فێر کردبوو پێویستە لەناو خۆتانە بە زمانی کوردی بە ڕۆژ باش و شەو باش و هەوڵدەن کتابی کوردی بخوێنەوە بۆ ئەوی هەتاکو قوتابیە کە ناسم شتێکی وەرەقەیەکی نووسی بوو پشتێکی بە عەرەبی پشتەکەی تری بە کوردی چونکە کوردی نەئەزانی ئەیوت هەوڵەدەم بۆی زیاتر زمانی کوردی فێر بم لەو کاتەوە لە 57ەوە ئێتر هەموو شعوری کوردی بە تایبەتی قوتابیانی کوردستان زۆر چالاک بوون لە کەرکووک و توانویان تەڵەبە کوردەکان ئامادە بکەن بۆ حیزبایەتی بۆ یەکێتی قوتابیانی کوردستان و ئەو کاتە منی وەکو تەڵەبەیەکی کورد کە هاتوبوومەوە بە تۆستەی غەربیە شعوری کوردایەتی پەیدا کرد و لەگەڵ براکانمە لەگەڵ هاوڕێکان قوتابیەکانە دەستمان کردە کوردایەتی و بیرروهۆشی سیاسی کوردیم بوو. مامۆستا چ کاتێ پەیوەندیت بە حرەکەی سیاسی کوردیەوە کرد وەکی ڕۆڵی هەبوو لەوەی کەوا تۆ کەسب بکە بۆ ئەو حرەکە سیاسی کوردیەکە من کە هاتم لە بەتۆستەی غەربیە تەڵەبە کوردەکان زۆر باسی شەهیدی نەمر عەلی عەسکەریانە کرد ئەو کاتە کاک عەلی عەسکەری لە ئەعدادەی مەرکەزی بوو لەگەڵ چەند تەڵەبەیەکی ترا ئیتر هەر تەڵەبێکی کورد دەقڵ غەربیە بووایە ڕاستە پەیوەندیە لەگەڵا کرد بۆی کەسبی کەن بۆ کوردایەتی بۆ قوتابیان بۆ حزب ئاگاداریان کردەوە کەوا تەڵەبێکی کورداتوە من لە بەغدا و نەقڵ بووم لە بەغدا بووم یەک متۆسم تەواو کرد کە هاتمەوە پەیوەندیان کرد و کاک عەلی پەیوەندی کرد لەگەڵما چوومە ریزی قوتابیانەوە و دوای ئەوە منیان تەرشیح کرد بۆ حزب لە ساڵی 57 بووم بە ئەندامی حزب بە دەستی شەهیدی نەمر عەلی عەسکەری. باشە مامۆستا لەو کاتەدا کە با بڵێن ئێوە پەیوەندی بە ڕوتێکی سیاسی کوردیەوە ئەکەن لەو کاتەدا لە کەرکووک چ ڕوتێکی تری سیاسی هەبووە پێت وایە یعنی با بڵێن ململانەی ئێوە وەکو حزبی کوردی ئەو کاتە ململانەکانتان لەسەر جەماوەر لە گۆڕەپانەکەدا لەگەڵ چ لایەنێکی تر بوو؟ ململانەی ئێمە بەس لەوە بوو هەوڵدەین کوردەکە زۆر زمانی خۆی بپارێزێ کوردایەتی خۆی بکات لەبەرەوەی هیچ ساحی سیاسی حزبێکی تر نەبوو مەسن تۆ ململانی لەگەڵ بکەی بەڵام تۆ وەکو کوردێک هەوڵی ئەوەتەدا کوردی کەرکووک فێری کوردایەتی بکەی نەتەوەی قەومی یعنی وەکو قەومیەکی کوردی داوای مافی خۆت بکەی و هەوڵدەی تەسقیف بی لەبەر ئەوەی کورد لە کەرکووک ئەو ڕۆڵەی نەبوو ڕۆڵی سیاسی نەبوو بەڵام هۆشیاری لە 57 و 56 و دەستی پێکرد کوردایەتی بەرەو پێشکەوتن ئەڕۆی بەرەو سەرکەوتن ئەڕۆیشت بە تایبەتی قوتابیانی کورد زۆر چالاک بوون ئەو کاتەدا. بەڵێ یعنی جگەل لە پارتی با بڵێن لەو کاتەیە چ حزبێکی حزبی تر نەبوو لە کوردی نەبوو هیچ حزبێکی تر نەبوو حزبی نەبوو حزبێکی حزبی تر نەبوو بەس ناحیە قەومیەت هەبوو قەومی تورکمانی قەومی عەرەبی هەر کەسی هەوڵی ئەدا ناحیە قەومیەکەی خۆی پەرە بسێنێ کوردیش یەکێک لەو قەومیەتانە بوو کورد ڕۆڵی هەبوو لە کەرکووک زۆر و کورد دەورێکی باشی هەبوو وشتە تۆ پەرلەماناتی کوردستان عێراق بخوێنەوە زۆربەی ئەندامانی پەرلەمان لە نوێنەرانی کەرکووک کورد بوونە عەرەب نەبووە کەم بووە تورکمان کەم بووە بەڵام کورد بوونە هەموویان ینی با بڵێن شارەکە بەگشتی شارەکە زۆربەی کورد بوو زۆربەی کورد بڵێ مەسەرەن شەخصیاتی کوردی هەبوو هەموو سەردانیان نەکرد وەکو مەسەرەن کاکە حوسێن خانەقا ماڵێکی خانەقا دۆخانێکی هەبوو عەرەب کورد تورکمان هەر گیر و گرفتەیشیان هەبوو بۆیانی چارەسەرە کرد کوردەکە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە کەرکووکە. ڕاستەکەی مامۆستا دواتر دیارە ئێمە لەو کاتەدا با بڵێن لە ساڵی 1958 ئێمە ناکرێ باسی ساڵی 1958 نەکەین کە کودەتای سەربازی بۆ یەکەمین جار پێش ئەوە دیارە کودەتای سەربازی لە عێراق ڕوویداوە لە 36 بەڵام ئەو کودەتایی کەوا با بڵێن سیستەمە
سیستەمە گۆڕێ لە پاشایەتیەوە بۆ کۆماری کورد بەگشتی چۆن پشگیریە کرد یاخود دژایەتی ئەکرد چۆن بوو هەڵوێستی کورد چی بوو لەگەڵ شۆڕشی 14 تەمووز ئێمە من لە 57 شەریکەی نەوت ئیستیمارەی تەوزیع کرد بەسەر هەموو عێراقا تقریبا لە بەسرەوە تا مووسڵ 500-600 کەس تەقدیم شەریکەی نەوتیان کرد یەکێک لەو کەسانە منیش تەقدیمم کرد هەروەها ئیستیمارەیەکم پڕ کردەوە 60 کەسیان نەویست 60 کەس لەو 60 کەسێکێکی من بووم لە 25 نۆی 58 من دامەزرام لە شەریکەی نەوتی کەرکووک وەکو تەڵەبەیەکی سەناعەت پیانەوە ترینینگ سنتەر هەموو مامۆستایەکانشمان ئینگلیز بوو بەس یەک مامۆستای عەرەبمان هەبوو کە 14 تەمووز بوو ململانیە دروست بوو چووکەم هەندێک کەس هەبوو سەر بە پاشایەتی بوون سەر بە لایەنی تر بوون شۆڕشی تەمووزیان پێ باش نەبوو هەوڵیانەدا دائیمەن شت بخۆڵخێنن شت دروست بکەن حتا لە ناو تەڵەبەکان لە قوتابخانەکەی ئێمە ململانیەکی زۆر هەبوو لە بینی تەڵەبە کوردەکان و تورکمانەکان و عەرەب چکەم هەندێک تەڵەبەی عەرەب بە قەومی بوو هەندێک تورکمان هەبوو سەر بە لایەنێک بوون هەوڵیانەدا کوردەکانی زۆربەی پارتی بوون و کوردی شوعیشمان هەبوو اینجا لەبەر ئەو ململانیەیە دەستی پێ کرد بەڵام هەر کوردەکان سەرکەوتوو بوون چووکەم سەر بە شۆڕشی 14 تەمووزیان زۆر پێخۆش بوو بە نیازی ئەوەی کورد بگاتە مافەکانی نەتەوەکەی ساڵەهای ساڵە کورد چەوسا بووەوە کورد دەربەدەر بوو کورد ماڵوێران بوو کورد نەگەیشتە ئەوەی مافەکەی خۆی وەربگرێت اینجا لەبەر ئەوە تەڵەبەی کوردەکان هەموو پێکەوە پارتی بوون هەمووی بەڵێ مامۆستا شۆڕشی 14 تەمووز دەستکەوتی هەبوو بۆ کورد دەستکەوتەکەی ئەوە بوو کورد توانی ئیجازەی حزبەکەی بسێنێ ئیجازەی پارتی دیموکراتی کوردستان مجاز بوو بەرزانی نەمری هێنایەوە لە ڕووسیا بوو و ماوەیەکی زۆر کورد حەوایەوە توانی خۆی ڕێک خاتەوە ڕێزەکانی خۆی بتەوتر بکات لەبەر ئەوە دەستکەوتی باش بوو ئەو بۆ کوردەوانە بەڵێ مامۆساوا بزانم هەر لە دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤێت خوا لێ خۆش بوومە لە مستەفا سەردانێکی کەرکووکەکە ئەو سەردانی بۆ کەرکووک بە چ مەبەستێک بوو مەلا مستەفا بەڕەحمەت بێ هەموو جارێ سەردانی ئەکرد هات لە ساڵی 59 بوو هات بۆ ماڵ عەونی یوسف ئێمە لە قوتابیان بووین لە قوتابیان بووین وتیان سبەینێ بەرزانی دێت ئێمەش طبعاً بەرزانیمان نەدی بوو زۆر پێمان خۆش بوو بەرزانی دەربەدەر بوو لەسەر نیشتمان پێمان خۆش بوو چاومان پێ بکەوە بەڕاستی چوومان دیمان لە ماڵی عەونی یوسف هاتە دەرەوە بەرزانی بە خێراتنمانی کرد ئێمەش چەپڕە ڕێزان و بەرزانی و بژێ بەرزانی بژێ وتی کوڕەکانم چەپڵە بۆ من لێ مەدەن بۆ عەبدولکەریم قاسمی لێ بدەن وەغایەشی ئەوە بوو نەیویست استیفزازی عەبدولکەریم قاسم بکە بەڕای من یعنی ئێمەش زۆر پێ خۆشحاڵ بووین کە چاومان پێکەوت هات سەردانی کەرکووکی کرد بەڵێ مامۆستا ساڵی 1959 ئەمەش قۆناغێکی کێ لە کەرکووک کە زۆر جار هەوڵ درا ئاشوبێک دروست بکرێت لە کەرکووک لە نێوان بە تایبەت کورد و تورکمان و دەرەنجام خەریک بوو دۆخەکە لە ژێر دەست دەرچێت لە کۆنتترۆل دەربچێت هەڵوێستی حزب لەو کاتەدا چۆن بوو با بڵێن بۆچی هەوڵە درا ئەو کێشەیە بخرێتە ئەستۆی کورد و کێ دەستی هەبوو ئەگە بکرێ باسێکی ئەو ڕووداوە بکەیت لە ساڵی 59 بۆمان مامۆستا چونکە لەو کاتەیە خۆت لە کەرکووک لە ساڵی 59 لە عەبدولوەهاب شەواف لە مووسڵ ویستی کۆتەدایە بکات ئینقیلاب بکات ئەو کاتە ئەنساری سەلام لە مووسڵ بوون طبعاً لە عینی کاتە لە کەرکووکیش ڕێپێوانێک ڕوویدا حزبی شوێعی قەوس و لافتات و هەموو جەماهیری خۆی کردبوو کۆ کردەوە لە کەرکووک جوتیاران و کرێکاران و ئەنساری سەلام و هەروەها حزبی ئێمەش کە پارتی دیموکراتی کوردستان بوون خۆمان ئامادە کرد بۆ ئەو ڕێپێوانە بە مناسبەی تێپەڕبوونی ساڵێک بەسەر 1958 شۆڕشی تەمووز کە هەموو لایەک حازر بووین بەڵام
بەلەوەی حاضر بین شەهیدی نەمر عەلی عەسکەری وتەیەکی خوێنەوە وتی برایان ئێمە ئێستا بۆ شتێکی نیشتمان پەروەری و هەوڵەدەم شتی یعنی ناڕێک ڕوو نەدا ناو ڕێپێوانەکە هەوڵدەن خۆڕاگر بن و پێویستە ئێمە هەوڵ نەدەین ئاژاوە و شتی تر ڕوو بدات کاک عەلی عەسکەری طبعا کە ڕێپێوانەکە دەستی پێ کرد لە بیدایی شاری عەتڵەسەوە شاری عەتڵەس ئەوە بینای جسری هیند دەستی پێکە بەرەو ڕۆیشت ئێمە دووسێ مەلایشمان لە پێشەوە بوو مەلای سەر مەزەر کورد بوون وا بزانێکێکی عەبدولکەریم بیارە بوو ئەوی تریشی وا بزانم شێخ عەلی تاڵەبانی پەیوەندیان بە حیزبەوە هەبوو ئەو مەلایەنە هاتن ئامادە بوون نازانم یعنی ئەندامی حیزب نەبوون من لەبەرەوە من لە عایدی نەوت بوو کە هاتن ڕۆیشتن و ڕێپیاوەکە دەستی پێ کرد ئەنزوباتخانەی عەسکەری جاران بەرامبەر دایر تەجنید بوو دایرەی جەوازە سەفەرەیە لە کەرکووک ئەزانین لەکوێ جەوازە کۆنەکە جاران ئەنزوباتخانە لێ بوو گەیشتنە ئەوێ تەقێ دەستی پێ کرد کە تەقە دەستی پێ کرد هەموو کشانەوە بەرەو بارەگای حزب لە لای جامی عەبدولباقی بوو ئەوەی جامی عەبدولباقی بەرامبەر ئێڵسی نییە جامیعەکەیە لە تەژی جامیعەکە شەقامی جمهوری ئەوەی مەقەڕی حزبمان لێوە بوو دوای بەڕاستی مەقەڕی حزبتان لەوێ چی بوو مەقەڕی حزب بوو چی بوو مەقەڕی حزب بوو ئیجازە بوو لق بوو یا ناوچە بوو لەق مەقەڕی حزب لق و ناوچە پێکەوە تێکەڵاو بوون لێوە بوون مەقەڕی حزب کە خەڵکەکە مەقەڕەتانە بوو مامۆستا کە کشانەوە بوو ئەوێ دەست کرایە شتینە دڵتەزیێن یعنی خەڵکە زۆر تیاچوو کوژرا و بڕا و ئەملا ئەولا هەوڵدرا هێور بکرێتەوە حتا مامۆستا عەباس مەسئولی ناوچەی کەرکووک بۆ ڕەحمەت بێ وتی پێویستە لێکۆڵینەوە لەم ڕووداوە بکرێت ئیتر خۆ دەزانی زۆر خەڵک زەرمەند بوو و حتا کوردەکان هەوڵیاندا برا تورکمانەکان لە ماڵ خۆیاندایەنا بۆی تووشی ناخۆشی و ناڕەحەتی نەبن لیژنەیە کات لە بەغداوە لیژنەیەکی تەحقیقی ئەو لیژنەیە زۆر کەسی 100 کەسیان گرت تەوقیفیانیان کرد لە قوتابخانەی پیشەسازی سەناعە زۆر خەڵک حکومی ئیدام درا حکمی 20 ساڵ درا حکمی ئەبەدی درا طبعا تەنفیز نەبوو لەو کاتە تاکو 63 بەڵام لایەنێک هەبوو هەوڵی ئەدا کورد تاوانبار بکە بەو ئیشە بەڵام ڕۆژنامەی خەبات حزب پارتی لە کاتی خۆی دووسێ مەقالی بڵاو کردەوە ناڕزایی خۆی بەرامبەر ئەو ڕووداوە کرد ئەتر پارتی ئەندامانی حزب زەرمەند نەبوو لەو ئیشە لە دوای تحقیق زۆر خەڵک حکمی ئیدام درا بەڵام لە دوای 63 هەندێک کەس هەندێک بێتاوانیش بوون ئیدام کران و هەندێک حکم دران و ئیشەکەش توانرا بۆ جوهدی حزب و جوهدی ئەو لەسەر کورد لا بدرێ و تاوانباری لایەنێکی ترکرا مامۆستا باسی ڕۆڵی شەهیدی نەمر عەلی عەسکەری ئەکرێ لە هێورکردنەوەی ئەو دۆخەیەکەوە ئەیان ویست لە ساڵی 59 ئاشوبەکە گەورەتر بکەن لە نێوان کورد و تروکمان ماچینە لای ناوبڕێک و دوای ناوبڕەکە حەزەکەم باسی ئەومان بۆ بکەیت دووبارە سڵاو مامۆستا پێش ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ڕۆڵی شەهیدی نەمر عەلی عەسکەری لە هەوڵی هێورکردنەوەی ئەو ئاشوبەی کە لە ساڵی 1959 هەوڵ دەدرا لە کەرکووکە و ئاشوبە لە نێوان هەردوو نەتەوەی کورد و تروکمان دروست بکرێت ڕۆڵی چی بوو شەهیدی نەمر عەلی عەسکەری شەهیدی نەمر عەلی عەسکەری ڕۆڵی زۆر گەورەی هەبوو هەوڵیدا ئەو ڕووداوە دڵتەزیێنە هێور بکاتەوە و ئاگداری جەماهیری کردەوە ئاگداری ئەندامانی حزبی کردەوە پێویستە ئێمە ئەم ڕووداوەی ڕوویداوە هەوڵ دەین تەشەنە نەکات لەبەر ئەوەی زەرمەندی هەموو لایەکە و داوای کردە ئەندامانی حزب پێویستە ئێوە بە هەر جۆرێکە بێ دوورکەوتنەوە لە ئەم ڕووداوە و کەوتە ناو جەماهیریش ئاگداری جەماهیریە کردەوە بۆ هێوەرکردنەوەی
ڕووداوەکە بەڕاستی دەورێکی باڵای هەبوو کاک عەلی ئەسکەری یەکێک بوو لەو کەسانەی کە توانی ڕۆڵی هێوەرکردنەوەی ئەو ڕووداوە دڵتەزیانە بدات لەبەرەوەی شتێکی نەشیاو بوو شتێکی گونجاو نەبوو پیلان بوو مامۆستا پیلان بوو لە کوردیان گێڕاوی خۆی ئیشەکە ڕوویدا اینجا یعنی پیلان بێ هەرچی بێت ئەو ڕووداوە کە ڕوویدا ڕووداوێکی دڵتەزیان بوو ڕاستی خەڵکێکی زۆر تیاچوو خەڵکێکی زۆر کوژرا لەبەر ئەوەی ئەویش وەکو مەسئولێکی حزبی وەکو گەنجێکی کورد هەوڵیدا ڕووداوەکە هێوەر بکاتەوە. بەڵێ مامۆستا دینە سەر قۆناغێکی کە ئەویش لە ساڵی 1961 گەلی کورد بەگشتی با بڵێن کێشەکانی نێوان حکوومەتی بەغدا ئەو کاتە بە با بڵێن بە سەرۆ کۆماری بەڕێز عەبدولکەریم قاسم و هەروەها لەگەڵ پارتیە ئەگاتە بنبەست و دەرەنجام شۆڕش ڕاگەێنرێ ئەم شۆڕشە کە ڕائەگەێنرێ ئایا یعنی کێشەکانی نێوان حکوومەتی ئەوسای عێراق و لایەنی کوردی وەها قوڵ بووبەوە کە پێویست بکات شۆڕش ڕابگەێنرێ لە ساڵی 61 حکوومەت ڕێژێمی عەبدولکەریم قاسم زۆر هەوڵیدا سەرکردەکانی کورد بگرێت و ڕۆژنامەکانی داخست و کەلوپەلی ڕۆژنامەکانی مسادرە کرد هەمووی و هەروەها لەو کاتە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە سکرتێری حزب بوو دایەنە مەحکەمە و خوا لێ خۆش بوو بەرزانی بەغدای چۆڵ کرد لە بەغدا دەرچوو هاتە کوردستان مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەمری گرتیان بۆی دەرکرد و زۆر لە ئەندامان و کادرانی حزبیان گرت جەماهیر هەمووی کۆبووەوە جەماهیر کۆبووە لە بازیان لە شیوە سوور لە چەمی ڕێزان لە دۆڵی باڕێسیان هەوڵیاندا طبعا بە هەموو چین و توێژەکانی کوردەوە فەلاح و کرێکار و جوتیار و موەزەف و هەوڵیاندا یادداشتێک پێشکەش عەبدولکەریم قاسم بکەن بۆ گفتوگۆکردن بۆ هێوەرکردنەوەی وەزعەکە بەڵام حکوومەت ئیستیعدادی نەبوو گوێ لە یادداشتەکە بگرێت سوور بوو لەسەر ئەوەی کورد بچەوسێنێتەوە کورد ئازیێت بدا کوردیش ناچار بوو چەکی هەڵگرت خۆی کۆ کردەوە و بەڕەنگەری حکوومەت بووەوە مامۆستا لایەنی قەومی نەبوو مەسەلەن هەوڵدا ئاشوبەکە یان با بڵێن کێشە دروستکە لە نێوان با بڵێن لایەنی کوردی و حکوومەت مەسەلەن لایەنی قەومی ناچوونە ژێرباڵی عەبدولکەریم قاسم هانی بدەن و ئەوانە خۆی حکوومەتی عێراق کە خەڵکەکەی ئەگرت بە تایبەتی قیادەی کوردی ئەوە بوو کە خوا لێ خۆش بوو بارزانی ڕئیسی حزب بوو خوا لێ خۆش بوو مامۆستا ئیبراهیم سکرتێری حزب بوو دەستی برد بۆ ئەمانە لەبەر ئەوە هەوڵیەدا خەڵکی تریش کادرەکانی حزب بگرێت کوردیش هەوڵیدا لەگەڵی گفتوگۆ بکات بگەنە ئەنجامێک بەڵام ئامادە نەبوو ئەو گفتوگۆیە قبوڵ نەکرد و کوردیش خۆی کۆ کردەوە و ڕۆڵی کورد زۆر گەورە بوو ڕۆڵی کورد بە تایبەتی خەڵقی کەرکووک بە هەموو چین و توێژەکانیەوە بە فەلاح و کرێکار و جوتیار و موەزەف پشتگیری شۆڕشی کوردیان کرد کەلپەلیان نەنارد مامۆستا پێش ئەوە حەزەکەم پێشەوەی کە بینە سەر ڕۆڵی خەڵک پشتگیریکردنی شۆڕشی ئەیلول حەزەکەم باسەوە بکەم بەر لە ڕاگەیاندنی شۆڕشەکە ئایا کورد لە ئەنگری عەبدولکەریم قاسم نەبوو؟ کورد لە سەرەتا پێشەوەی کێشەکان کورد پێی خۆش بوو ئەو شۆڕشە دروست بوو پشتگیری شۆڕشەکەی کرد لەگەڵ شۆڕشەکە بوو ئەوە بوو حکوومەت ئیجازەی حزبیدا یەکێک لەو حزبانە کە ئیجازەی هەبوو ئیجازەی پارتی دموکراتی کوردستان بوو لە 6 ئیجازەی حزبیدا حتا ئێمە لە بارەگای حزب یادی ئەو 4 زابتەمان کردەوە شەوی کۆتاییان پێ شەوی کۆتایی یادی ئەو 4 زابتە کرایەوە لە مەقڕی حزب یعنی زۆر حزب پشتگیری شۆڕشی 4 تەمووز بەسم لەوەی مامۆستا بەڵام خەڵقی قەومی عەرەبی هەبوو کە زیاتر هەوڵیانەدا لەگەڵ کورد تێکچن هەوڵیانەدا کورد نەگاتە مافەکانی خۆی مامۆستا بۆ چوونێکەیە ئەوترێکە عەبدولکەریم قاسم کە پشتگیری کوردی لەدەستدا بەهۆی شۆڕشی ئەیلولەوە
ئیتر بەعسیەکان ڕاویان کرد قەومیەکانی عەرەب ڕاویان کرد با بڵێن ئەو بوو دەستگیریەکەن و دوای تیرۆرەکرێەوە وەلحاصڵ ئەڵێن عەبدولکەریم قاسم بەهۆی کوردەوە لە ناوچوو ئەگەر لەگە کووردا باش بووایە وەلەو خۆی لە مێژووە ئەگەر نییە چونکە لە مێژووە ڕوویداوە و دووبارە نابێتەوە بەڵام با بڵێن عەبدولکەریم قاسم پشگیری کوردی لەدەستدا کە پشگیری کوردی لەدەستدا حکوومەتەکەی لاواز نەبوو عەبدولکەریم قاسم پشتگیری کوردی لەدەستدا پشتگیری ئەو کەسانەیشی لەدەستدا کەوا مەسەڵەن وەکو حزبی شیوعی عەبدولکەریم قاسمیان بە خۆی ئەزانی وایە نەزانی عەبدولکەریم قاسم شیوعیە بەڵام وا دەرنەکەوت پشتگیری ئەوانشی لەدەستدا عەبدولکەریم قاسم هیچ حزبێکی سیاسی نەبوو و قەومی عەرەبی زۆر زاڵ بوون بەسەریە بە تایبەتی جەماعەتی عەبدولسەلام عارف و حزبی بەعەس هەوڵانەدا بیرڕوخێنن لەبەرەوەی عەبدولکەریم قاسم پیاوێکی نیشتمان پەروەەر بوو ڕاستی هەوڵێدا عێراقی سەربەخۆ بێت عێراقی سەر بە هیچ لایەک نەبێ بۆ کورد لەگەڵ کوردیشە تێک چوو نەتیجەی خۆی وای کرد کە ئەو انقلابیان لە 63 بەسەرهێنا باش ئەگە بێنەوە سەر شۆڕشی ئەیلول مامۆسا کەرکووکیەکان چۆن پێشوازیان لە شۆڕشی ئەیلولە کرد ئایا یعنی خەڵک لە کەرکووک چۆن بوو خۆی کە شۆڕشی ئەیلول دەستی پێ کرد خەڵقی کەرکووک بە هەموو توانایەوە پشتگیری شۆڕشی ئەیلولیان کرد حتەکو کەلپەل فیشەک تفەنگ خەڵق ئەیان نرد بۆ شۆڕش بە تایبەتی شورتەکانی نەوت شورتەی نەوت زۆربەی کورد بوون هانیانەدا پەیوەندی لەگەڵ شۆڕشا بکەن بە خۆیان لە چەکەکانیانەوە چونکەم شۆڕش پێویستی کۆربە بۆ شۆڕشەکە پێویستی بە چەکە بوو پێویستی بە یارمەتیە بوو کوردی کەرکووک هیچ قسوورێکی نەبوو بۆ تەسحێدان و فیداکاری لە پێناوی شۆڕشەکە بۆی سەرکەوێ هەتا کورد بگاتە ئامانجەکانی خۆی باشە مامۆسا ئێوە وەکو نەجمەدین گلی لەو کاتەیە هیچ بەرپرسیارەتیەکی شۆڕشەکە لە ئەستۆت بوو لە کەرکووک من ئەندامی پیشەی کرێکارانی نەوت بووم من بووم شەفیق ئەمین بوو حەسیب گلی بوو محمود عەزیز بوو مەنسوور تاهیر بوو ئێمە هانی خەڵقمانەدا هانی شورتەکانی نەوتمانەدا کەوا خۆیان و چەکەکانیان ئیلتیحاق بە شۆڕش بکەن و دەورێکی باڵامان هەرشە بوو بۆ ئەوەی خەڵق هان دەین پشتگیری شۆڕش بکەن بە هەموو شێوەیەک شێوەی ناردنی چەک ناردنی کەلوپ ناردنی خواردەمەنی ناردنی گەنج بۆ تەقوی شۆڕش بەڵێ وابزان بەرپرسیارەتی کتەب بۆ مامۆسا و کاتە هەر کەسێک وابزام لە شتێکم لە 59 ئەوە بوو ئەو ڕووداوە ڕوویدا ئێمە لە شەریکەی نەوت بووین تەڵەبە بووین طبعا قەومی عەرەبیەکان و تورکمانەکان زدی شۆڕشی تەبوز بوون لە ئەسڵا شکاتیان لێمان کرد ئێمەیان 19 کەس تەوقیف کرد لە شورتەی نەوت ئێمە بە ئیتیهام ئەوەی کە عێراقیشمان نەبوو بۆ ئەو ڕووداوەی کەرکووکەوە بەڵام چون شکاتیان کرد و ئێمەیان 19 کەس تەوقیف کرد یەکێک لەو کەسانە کوڕێکی ئەرمەنی بوو ناوی ئەلێکسەندەر بوو باوکی دەسرۆ بوو لە شەریکەی نەوت کە باوکی هات بە ئێمەی هەموو بە کەفالەت و لە شورتە بەردا بڵێ مامۆسا لە شۆڕشی ئەیلول ئەڵێم لە 61 و ئەو کاتانە وا بزانم بەرپرسیارەتی یەکتە بوو لە دوای 61 لە کەرکووک هەر کەسێکە پەیوەندی بە شۆڕشە ئەوە لە 63 بوو بەڵێ لە 63 من لە 63 ئەمری گرترم دەرچوو کە ئەمری گرترم دەرچوو مع العلم لە 63 مام جەلال وەفی مفاوض بوو لەگەڵ حکوومەتی بەعسا لەگەڵ ساڵح یوسفی چەند شخصیەتی کوردیشی لەگەڵ بوو بەڕەحمەت بن کاکە حوسێن خانەقا بوو بابەکر پشدەری بوو مەسعودی مەلا مەحەمەد بوو لەو کاتە هەندێک کەسی دەرچوو لە سەجلمان بەلا هەندێک کەسی ژەرماینەوە لەو کاتە بۆ من ئەمرگرتن دەچوو کە ئەمری گرترم بۆ دەرچوو لە شۆریجەوە لەگەڵ چەند کەسێکە هەڵهاتین بۆ بەرەو خاڵۆبازیانی گەیشتە بەڕاکردن گەیشتمانە کەوەڵە ئەوی کاتە کەوەڵە بە ڕەحمەت بێ شێخ عەبدوڵای خانەقا دێی خۆیەتی لەوێ بوو چوینە ماڵ شێخ عەبدوڵای خانەقا بەڵام پێشوازیەکی باشی لێمان کرد و پیاوێکی نیشتمان پەروەەر بوو
و خزمەتی زۆرمانی کرد هەموو پاو قاچ و ماچمان ئەوسا بوو لە ڕاکردن خۆ دەزانی لە شۆریجەوە بۆ کەوەڵە زۆرە ما ڕۆژ و تاقێک ماینەوە کە ماینەوە من بەرەو خاڵۆبازیانی چوو کە گەیشتمە خاڵۆبازیانی ئەو کاتە مامۆستا عولەما مەسئولی لەق بوو حزب لێ بوون کە منی دی وتی ئیتر تۆ مەسئولیاتی لیژنەی پەیوەندی من بوومە مەسئولی لیژنەی پەیوەندی هەر کەسێ لە کەرکووک و ڕابکە ئەبێ بێ بەلای من تحقیقم لێ کرد مەسە ئەندامە لایەنگرە پاڵێوراوە دۆستە سەر بەکێیە علاقی بە هیچ نییە ئەو کەسانەی کە بمان ناسایە و بمان زانایە پاکە و نەزیهە ئەمان کردە پێشمەرگە ئەو کەسەی نەمان ناسایە داوای کەفاەتمان لێ کرد کەفیلێ بێنێ بتناسێ لە دێدامانە بۆ متابعە و هەتاکو بزانین چۆنە بۆ ئەوەی شۆڕشەکە بە پاکی بمێنێتەوە چونکە لە کاتی وە هەوڵ حکوومەت هەوڵەدا خەڵقی خۆی بنێرێ بۆ تێکدانی شۆڕشەکە من ماوەی تقریبا 3 مانگ لەوێ مامەوە لە دوای ئەوە گواسرامەوە بۆ مەسئولی ناوچەی کفری مامۆستا لەو ماوەیە کە پێشوازیتە کرد لەو خەڵکی کە پەیوەندیان بە شۆڕشەوە کرد خەڵک زۆرە هات پەیوەندی بە شۆڕ کرد زۆر خەڵک بەلاشاوە هاتن یەکەیەکەش تاقیقم یان بکردایە لایەنگر بوون چی بوون ئەوە هەندێک کەس لایەنگر بوو هەندێک کەس پاڵێوراو بوو هەندێک کەس ئەندامی حزب بوو هەندێک کەس دۆستی حزب بوو هەندێک کەسیش هیچ نەبوون هەر لە ترسی حکوومەتە لەبەر ئەوەی بەعس زۆر درێندانە پەلاماری کوردیەدا حتا ماڵی کوردەکانی ڕوخان دەربەدەریانی کرد ماڵی وێرانانی کرد لە شۆریجە چەند ماڵێکی ڕوخان معنعیلە مفاوەزاتی شە بوو مامۆستا کەست لە بیر دێتەوە لەو ماوەیە لە ڕێگای تۆ پەیوەندی بە شۆڕشەوە کرد بێ لەو سەردەما لەو کەسایەتیانەی کە دواتر بوون بە فەرماندەوانەی ینی وەڵی من یەکێک لەو کەسانێکەوە کامیل مەلاوەیسی بە ڕەحمەت بێ کامیل مەلاوەیسی کوڕێکی ئازا و جربەزە و دشمن بەزیێن بوو یعنی پورداشمە پەیوەندی بە شۆڕشۆ کرد و دوای بوو بە ئامر بەتالیۆن بوو بە ئەو پیاوەیکەوە ئێستا هەموو کەسێ شانەزی پێوەکە من کە لە لژنەی پەیوەندیم تەواو کرد مەسئولیاتم تەواو بوو حزب بڕێریدا وتیان ئەبێت تۆ بچی بێتە مەسئولی ناوچەی کفری بەر لە من بە ڕەحمەت بێ عەبدوڵڵای بابا عەلی مەسئول ناوچەی کفری بوو ئەویان نەقل کرد من چوون بوومە مەسئولی ناوچەی کفری ناوچەی کفری ناوچەیەکی زۆر فراوانە جافن تەڵان تیرەکان جاف ڕۆخزایی و تەرخانی و میکایلی و شاتری و وردە شاتری و زۆرن بارەگاکەمان لە مەسۆیی بوو مەسۆیی سەرخاسە جا ئەو ساڵە ئازارێکی زۆریش لە ناوچوو لە بنکە شاخێ بووین سەرۆمان ئاو بوو خواریشمان ئاو بوو کوڕێکم لەگەڵ بوو بە ڕەحمەت بێ پێشمەرگە بوو حەسەن زەنگنەی ناو بوو حەسەن زەنگنە هات وتی کاک نەجمەدین کوڕێک هاتووە ئەوێ بێتە پێشمەرگە منیش وتم بابێت بیبینم کوڕێکە سێرەکەم عمری 14-15 ساڵە یعنی هین ئەوە نییە بێتە پێشمەرگە منیش دامنا وتم فەرموو چیتەوێ وتی وەڵا مامۆستا ئەمە پێشمەرگە وتم ئەخە تۆ مناڵی بگەڕێرەوە با عومر بێتە 18 ساڵ وتی نەوەڵا هەر من ئەمێنمەوە لێرە منی شوان بیر کردوتم دیارە لەگەڵ باوکی عاجز بووە شتێکەیە وتم باشە ناوی حەسەن قەواڵیە دوایی ناز ناوی مام ڕۆستەمە ئەم پیاوە قارەمانەی لێ دەرچوو کە هەموو جێگەی شانازیمانە تر بە ئەو کابرایان وت بە کاک حەسەن زەنگنە بە ڕەحمەت بێ وتم کاک حەسەن چاوت لێ بێ ئەم کوڕە ئیشومیشی پێ ناکەی مەسە لە دەرەوە جاران بارانوشتی وایە باگردێنیانە کرد نییە سەربانەکە باگردێنیانە کرد وتم چاوت لێ بێ و مام ڕۆستەمە تا ئەو ماوە بەردەوام بوو لە پێشمەرگایەتی و بوو بە ئەم کوڕێکەوە ئێمە ئێستا هەموو خۆشمانەوێ مامۆستا دواتر لە ساڵی 1964 لەو ماوەیە تر کێشە دروستە بێ لە ناو خودی پارتی دیموکراسی کوردستانی ئەو کات بەیانی تر وابزانام کێشەکان زۆر قوڵە بنەوە ئەکەوێتە ئەکەونە سەر دوو بەرە باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی کێشەکانەوە دەقوڵ بوون کە چارەسەر نەکرێن لەو کاتەیە خۆی زۆر بەداخەوە
خلافێک هەبوو یعنی تێناگەیشتنێک هەبوو لە بینی مەکتەبی سیاسی و لە بینی سەرۆکی حزب کە بە خاڵی خۆشببوو مەلا مستەفا بوو بەیانی 64 کە درا من لەش ئاین بووم لە منطقەی کفری بووم مەسئولی ناوچەی کفری بووم ئەو کاتە هەوڵمانەدا بیرروباوە بزانین حزب ڕێی چێ لە مۆزوعە کۆبوونەوەیەکم با ناوچە کرد برادرانی ناوچە عەبدوڵڵا نەجم بوو میرزا شوانیان پێوت فەریدون خەلیفە بوو عەزیز کاکە حەمە بوو کامیل سابیر بوو برادێکی تریش کەریم بوو حوسێن کەریمینەوە بوو ئێمە کە کۆبوونەوەمان کرد برادێکمان عەبدوڵڵا نەجم وتی وەڵڵا من لەم قتارە دابەزم بۆ پیاوچاک وتی وەڵڵا من لەم مەحەتەیە تر نایم تەواو وتی ئەگەڕێمەوە کەرکووک چەندێ هەوڵمان نەگەڕیدا ئەملە فایدەی نەبوو گەڕایەوە ئەو گەڕایەوە چاوەڕێمانە کرد بزانین حزب چی ئەڵێ بەڵام هیچ ئەنجامی نەبوو ئیتر ئەوە بوو خلافەکە دەستی پێ کرد چونکم ئەو بۆچوونەی حزب لەگەڵ مەلا مستەفا حزب وای ویست ئەم بەیانە مافی کوردیتیان نییە و هەروەها دیموکراسیەت نییە بۆ عێراق هەر بەیانێکە و عەفویەکە و هەر کەسێ بچێتە ماڵی خۆی ئیتر من لە کفری مامەوە کە مامەوە یەک دوو کەسم لەگەڵ بوو بەڕەحمەت مام جەلال لەگەڵ 150 کەس عەریف حەمید ئامەر بەتالیۆنی جەباری بوو مولازم سوبحی لەگەڵا بوو پێشمەرگەی زۆر لەگەڵا بوو گەیشتنە لای من وتیان وەزع چۆنە وەڵڵا من وتم وەزعەکە باشە و خەڵکی لەگەڵ حزبایە و ئەم شتانە تقریبا سەعاتێمانەوە بەرەو دەربەری خان ڕۆیشتنەوەن بەس من هەر لە ناوچەکە مامەوە ئیتر ئەمە نووری معروف ئەمەی بیستە بوو نووری معروف ئامرهێزی قەرەداخ بوو ئیتر زۆر قسەی ناشریشی کردبوو ئەوێ شارەک ئەوێ ناوچەکە تێکدا و ئەملا ئەولا لقی پێشمەرگەی بۆم داگرتبوو بیگرنیان بیکوژن منیش کوڕێ پێشمەرگە خەبەری بۆم نارد وتیان ئاگای لە خۆی بێ ئەوە لقی پێشمەرگەیان بۆ ناردووە منش لەوێ هەڵهاتم چوون بۆ دیەی 12 ئیمام پورزایەک منەوە بوو لە 12 ئیمام دەک دوو ڕۆژ مامەوە بەڵام دوایی بە ماتۆرسیکل منیان هێناوە کفری لە کفری چوومە ماڵ قسمێکمان ناوی ئەحمەد نەفچی بوو پیاوێکی ڕووقەت پیاوێکی محتەرام قسە خۆش زۆر پێی خۆش بوو کەچوومە ماڵیان یەک دوو ڕۆژ لەوێش مامەوە کە مامەوە بە سیارەیەک هاتمە کەرکووک هاتمە کەرکووک سێرەکەم کەرکووک هەمووی تێکچووە خەڵقی ئێمە لە شۆریجە بووین باڵەکەی تر لە ئسکان بوون ئیتر دەست کرایە خەڵقە بوو ئێوارە لای ئێمە بوو بەیانێ لە لایەکەی تر بوو بەیانی لای ئەوان بوو ئێوارە لای ئێمە بوو نەتیجە ئەو کاتە کاک محەممەد حاجی تاهیر بەڕەحمەت بێ نوێنەری لەژنەی مەرکەزی بوو لە کەرکووک بوو بڕیار درا کۆنفرانسێکی حزب ببەستین کۆنفرانسێکمان بەست تقریب 25 کەس بووین لە ماڵ برادێک بەڵام پێشمەرگەی ناو شارمان هەبوو پێشمەرگەکانمان ئاگدار کردەوە متابعی مانتقەکە بکەن نەک شتێکی نەخوازرا و ڕوو بدا هەرچەندێک بەیانی 64 بوو لە دوای ئەوە کە ئەو کۆنفرانسە بەسرا لەژنەی ناوچە کۆنەکان محاسبە کرد و ئێمال و ئەملاوجا کە بەڕەحمەت مستەفاکردەکان مەسئولی ناوچە بوو هەڵبژێردا دەستی پێ کرد ئێمە چەند کەسی هەڵبژێران بە لەژنەی ناوچەی کەرکووکی تازە بڵێن من کرامە مەسئولی لەژنەی ناوچە ئەو کاتە کاک فاتح میرزا بوو کاک قادر فایق کافرۆشی بوو بەڕەحمەت بێ فەیزوڵڵا بوو دوای کاک محەممەد جەباریش لە دوای فەریدون خەلیفە ڕۆیشت بۆ کوێت ئەو یەدەک بوو بە ئەندام ناوچە ئیتر بەردەوام بووین دوای 20 ڕۆژ 25 ڕۆژ ئاوها من ئەمر گرتنم بۆ دەرچوو ئەمری گرتنم بۆ دەرچوو اختیفام کرد لەگەڵ کێ لەگەڵ کاک حەمەی حاجی تاهیر کە اختیفام کرد بەڕەحمەت بێ شێخسار خەبەری بۆم نارد وتی نەترسێ با بێتە دەرەوە معاونێکە بوو دۆستیان بوو خزمیان بوو ناوی معاون قاسم بوو وەڵام منیش وتم زۆر سوپاس شێخستارەکەم بەڵام من تازە اختیفام کردو معقول نییە دەرچمە دەرەوە
چکە من کە اختیفام کرد ناوێ کە دەرچمە دەرەوە بکەنە خەڵقی بە شتێک تر حیساب بکە ئیتر بەردەوام بۆم لە اختیفاکردن لەو کاتە کاک عەلی عەبدوڵڵا عولەما لە بەغدا بوون ئەندامی مەکتەبی سیاسی بوون ناردێنە شوێنم منیش لەگەڵ برادەیەکە محەممەد ئیسماعیلی ناوە فەتاحیان پێوت چوون بۆ بەغدا چوون بۆ بەغدا لە ماڵی خاڵی خۆش بوو ئەسعەد خێڵانی بوونەوان منی چوم تر ئامۆژگاری حزب و شتیوایان پێم وت بۆ 2 ڕۆژ شەویش لە ماڵ برادەرێکە خەوتم ناوی کاک عومەر باوکی سەربەست بامەڕی پیاوێکی معقول بوو ئەو کاتە سەربەست تەڵەبە بوو لە کولیە دوای 2 ڕۆژ تەواو بوون کۆتایی وتیان تەواوەتر ئەو ئیشەکان وتم کاک عەلی من مختەفیم چۆن بگەڕێمەوە کەرکووک وتی بە پێ بگەڕێرەوە زۆر پەس بووم وتم کاک عەلی چۆن بۆ پێ من بگەڕێمەوە وتم من مختەفیم ئەمەگرتنمەیە وتی وەڵا کەیفی خۆتە وەڵای ترمیش بە تووڕێی دەرچووم لایەن خۆی عولەما وەڵا کە هاتم برادەرەکەم چاوەڕێمیە کرد کاک محەممەد ئیسماعیل وتی چییە خێرە بۆ تووڕێی وتم وەڵا کاک عەلی جیاتیەوەی حەلێکە بۆ دەزارێ بە پێ بگەڕەوە کەرکووک وتی حەقت نەبێ پێکەوە چینە تکریت لە تکریتەوە لە سەر دجلە ئەڕۆین بەرەوە کەرکووک هاتینە کە تکریت لە تکریت هاتینە دێی قزلیار دێی قزلیار شێخ عوبێد بە ڕەحمەت بێ شێخی ئەو مەنتیقەیە بوو ناسرااو بوو پیاوێکی ناسرااو بوو خەڵقەی ناسی ئێوارە نانمان خوارد وتمانەیە شێخ ئێمە جنسیەمان پێ نییە و هۆیەمان نییە و چۆن بگەڕێنەوە کەرکووک بەڵێ مامۆستا بەم شێوەیە دێنە کۆتایی هەڵقەی یەکەم لە پرۆگرامەکە بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە بەشی یەکەمی کۆتایی بەشی یەکەمی ئەم دیدارە لەگەڵ بەڕێز نەجمەدین گلی تێکۆشەری دێرین و هەروەها ئەندامی مەکتەبی پەیوەندەکانی ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سوپاس.